مهند محمود من قناة الشرقية. السيد رئيس الإقليم، بعد قبول دعوتكم من قبل الكتل العراقية وحضورها إلى إقليم كردستان العراق، هل هناك بنظركم أن ستحدث تنازلات من قبل بعض الكتل من أجل الإسراع بتشكيل الحكومة العراقية؟ وشكرا. القسم الأخير من السؤال رجاء. عفوا، هل هناك تنازلات ستحصل من قبل الكتل العراقية من أجل الإسراع في تشكيل الحكومة العراقية؟ الحقيقة الجو الذي لاحظته اليوم كان يعني أكثر من المتوقع، إيجابي أكثر من المتوقع، وإذا استمرت اللقاءات في ظل هذا الجو الإيجابي أنا متفائل جدا بأنه سوف تشكل الحكومة قريبا. Sayın Barzani, ben Yalman Hacaroğlu, Türkmeneli Televizyon'dan sorumu iki dilde soracağım. Sayın Barzani, siz konuştunuz. Irak'ın iki toplumdan, iki halktan oluştuğunu söylediniz. Arap ve Kürt. Türkmeni unuttunuz mu? Seyyid Barzani, قلتم في قولكم الشعب العراقي يتكون من قوميتين العربي والكردي. هل نسيتم الشعب التركماني سيد البرزاني؟ لا، أنا قلت العراق يتكون من قوميتين رئيسيتين إلى جانب قوميات أخرى متأخرة، لكن القوميتين الرئيسيتين هما القومية العربية والقومية الكردية. في قومية تركمانية ومعترف بها، ونحن بذلنا جهود كبيرة للحصول على هذا الاعتراف دستوريا للإخوة التركمان. هناك الكلدان، الآشوريين، السريان، هذه كلها قوميات اعترف تم الاعتراف بها، ونحن نؤيد حقوق هذه القوميات. سيادة رئيس الإقليم، الدكتور نوري المالكي قال أنه بعد سنة ربما لن نصل إلى حل لإنهاء الخلاف من خلال إقرار جدول الأعمال هذا الذي اتفقتم عليه وأقررتم عليه. في اعتقادكم هل هذا الجدول يعني صعب إلى هذه الدرجة أن لا تصلوا إلى حل عليه لمدة سنة؟ وقال لنترك الباقي للجنة المركزية، يعني هل هناك لجنة مركزية ستعمل عليه أيضا؟ هو الحقيقة الاجتماع اليوم هو كان من أجل وضع الأساس للخطوات التالية. كما قلت لم يعقد اجتماع بهذا المستوى وبهذا الحجم لحد الآن. ربما يكون الوصف دقيقا إذا قلت أنه كسر الحاجز النفسي اليوم، يعني بالنسبة للجميع. طبعا هناك تفاصيل لا يمكن أن تحسم خلال يومين أو 3 أيام، لكن هناك مسائل أساسية وهناك أولويات يجب الاتفاق عليها قبل انعقاد جلسة البرلمان. في تفاصيل كثيرة تترك للمفاوضات في الفترات اللاحقة. السلام عليكم سيد الرئيس. وليد إبراهيم من وكالة رويترز. سيد الرئيس، وليد إبراهيم من وكالة رويترز. سيد فخامة الرئيس، أنتم في ائتلاف الكتل الكردستانية، هل حسمتم موقفكم بالنسبة لمرشح التحالف الوطني وهو نوني المالكي مرشحا لرئاسة الوزراء؟ هل تؤيدون المالكي مرشحا لرئاسة الوزراء؟ هل أنتم في ائتلاف الكتل الكردستانية على استعداد لمناقشة منصب رئاسة الجمهورية إذا ما ارتأيتم أن هذا قد يفضي إلى حل الأزمة؟ موضوع الرئاسات موضوع سوف يبحث في اللقاءات القادمة يوم غد ويوم بعد غد، والموقف الكردي سوف يعلن في جلسة البرلمان. كل شيء بالنسبة إلى الرئاسات الثلاث. من هوشمان قادر لا كردستان تي في بمبورا قرب بكري هر اوكل سرتا جناب فرمود بزماني عربي بكرديش او بختمه مو باسكي و دوای برسالكم هيا ايا تاچن گشبرین ایوه بوی که لانه سیاسی کان دوای او دست پیش خری جنابت بگم بدرنجامکو و آسوی پیکرانی حکومتی دهات و عراق تاچن کوتو تبر روشناییوه. چون اگر بکری بمبورا با کردی بزمانی کردی او بخته که لسرتا با عربی باس کد لا کوی درنجامی تیگشنی دانشنکانی امرو و برسالشم اوه که آیا تو تاچنده گشبرینی با لازم دنگه که هر بنتين او يوم باش يا ابو هموتان وقتو هذه مشكله.
والله ئەوەی لەسەر شانی ئێمە بۆ کردمان پێشتر وەوە دەگوترا کە کورد خەریکی وەزعی خۆیەتی و عیلاقەی بە بەغداوە نییە و بە شوێنەکانی تری عێراق هیچ پەیوەندیەکی نەماوە و هەر بۆ خۆی خەریکە ئەوە جارێ ئەو قسە لوکانە هەمووی بە ناڕاست دەرچوون ئێمە چەند بپەرۆشین بۆ هەرێمی کوردستان و دەست بپەرۆشین بۆ هەموو ناوچەکانی تری عێراق ئێمە چەند بپەرۆشین بۆ هەولێرە و دەست بپەرۆشین بۆ بەغدا بۆ بەسرا بۆ ڕۆمادی بۆ هەموو شارێکی عێراقی بۆ نەجەف بۆ طبعی ئێمە هەر وەکو گوتم ئەوەی کە ئەرکی ئێمە بوو بەرامبەر بەم وڵاتە ئێمە کردمان و بەردەوامیش دەبین و ئەو جەوەی من ئیمڕۆ بینیم حەقەت ئومێدێکی زۆری پێدەوم بەڵام دیسا من ئەڵێم ئەوی لەسەر ئێمە بوو کردمان ئیش ترمەوە لایەنەکانی تریش ئینشاءڵڵا هەموو لا کەس بە مەسئولیەتی نیشتیمانی و مێژووی خۆیان بکەن و پێکەوە هەوڵدەین لەم قەیرانە دەرچین. بەڕێز سەرۆکی هەرێم من هێمن ئەمین لە کەناڵی کورسات وەکو بینیمان لەو جەدۆلە عەمالی کە بۆ دوو ڕۆژی داهاتوو خرایە ڕوو لە کۆبنەوەکەی ئەمڕۆیە یەکێکیان پەیوەست بوو بە کێشە هەڵپەسێدراوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغا. ئایا ئەم کێشانە لە ماوەی ڕابردوو لە گفتوگویانەی کە ڕابردوو کراوە تا ئێستا نەگەشتن بە هیچ ئەنجامێک بۆی دیسان کراوەتەوە خاڵی یەکێک لە گفتوگویانیان مەسەلەکە بە چ ئاراستەیەکە ڕۆیشتووە؟ وەکو بزانم ئەو کێشە هەڵبەستراوانەی بەینی هەرێم و بەغدا زۆر باش اتفاقی لەسەر کراوە ماوە بچینە ناو تەفاسیل طبیعی پێشەوەی تەشکیلی حکوومەتیش ئەو تەفاسیلانە هەموویە یەکلاو بکرێنەوە بەڵام لە هەموو خاڵەکانی تر باشتر بەرەو پێشوە چونکە هەمویان متفق بوون کە ئەبیا و خاڵانە چارەسەر بکرێن بە شێوەیەک هەم بەرژەوەندی هەرێم پارێزراوبی و هەم لەگەڵ لە چوارچێوەی دستوریشدابی و ئێمە هەمیشەش گوتومانە ئێمە داوای هەموو چارەسەریەکانی هەموو گیر و گرفتەکانەکەین لە چوارچێوەی دستوردا. دوو پرسیار ماوە فەرموو تۆ. یحیا بەرزنجی لە وەکالەتی ئەمبای ئەسۆشیێتد پرێس. پرسیارەکەم ئەوەیە عەلی دەباک وتی ئێمە و قاینەی تەحالفی کوردستانی بە تەواوەتی لەسەر سەرجەم خاڵەکان ڕێکەوتوین. ئەگەر ئەو ڕێکەوتنە وابێت لە جەلسەی ئەخیرا کە لە بەغدا کرێ ئایا ئەگەر ڕێنەکەوێ عێراقی لەگەڵتانە وەکو شەراکەتی حکوومەت بکات بە تەواوەتی لەگەڵتانە ئێوە ئەوە ڕائگەێنن کە ئێوە حکوومەت دروستکەن لەگەڵ دەوڵەتی قانونە؟ دەکرێت بووم دووبارە بکەوە بێ زەحمەت بە هەڵسە عراقية طبعا لسه خلافات في سوريا كما ذكرت هي مناصب سياسية وقت كبيرة. أجل جلسة موجي جلسة برا أجل نقل من العراقية ئەمە ئێستا من ناتوانم وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە بەڵام بە هەموو شێوەیەک ئەبی حکوومەتی ئایندە حکوومەتێک بی کە لە هەموو مکەونات پێکهاتە بی بە مکەوناتی سەرەکی و عێراقیە نەیگوتووە من مقاتعە بێتەوە و هاتنیان دلیلی ئەوەیە کە بە پەرۆشن ئەوان بوو ئەوەی بەشدار بن لە حکوم بەڵام ئەوانیش بوو چوونی خوان هەیە و داواکاری خوان هەیە نیەش لە دنیادا لایەنێک چی بیاوێ هەمووی دەست بکەوی و خەڵکی تر هیچی دەست نەکەوی لەبەرەوە بە تاکید عێراقیە کە بەشدار بی ئەبی بەشێکیش بەشی ئەو بی بەشێک بەشی ئێمە بی بەشێک بەشی خەڵکی تر بی هەر کەسەوە بی بەشێکی بەرکەوی ئەگینا کەس نایە هەروە لە خۆڕای بێت بەشداری بکات. آخر پرسیار فەرموو. بەدۆخەوە مە هەمیشە وە بووە بەڵام سەرکەوتنەکەی لەوەدا بووە لە جێتی ئەوەی لە ڕۆژنامە و لە تەلەڤیزیۆن قسە لەگەڵ یەکتری بکەن هەموویان ڕوو بەڕوو یەکتر بوونەوە لەسەر یەک مێز کوبوونەوە لە یەک شوێن کوبوونەوە لە و قسەی خۆیان کە ڕێی خۆیان دەربڕی و هەمووشیان بە یەک دەنگ موافق بوون لەسەر جەدوەلی کاری کە بوو ڕۆژانی داهاتوو پێشنیار کراوە. خۆی سەرکەوتنەکە لەوەدا بوو چونکە تا ئێستا کوو نەدەبوونەوە. سپاس.